هێڵی تەلەفۆن بۆ بەهانەچوونی حاڵەتەکانی خۆکوشتن و قەیرانەکان دروست کرا هاوشێوەی هێڵی گەرمی 911 پۆلیس و هەروەها یەکەم وەڵام دەرەوان لە کاتی ساتەوەختەکانی قەیران لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. بێڤ مارکز ڕاوێژکاری بواری دەرونی دەڵێت لێدانی ژمارەی 988 لە بری بیرکەوتنەوەی ژمارەیەکی تەلەفۆنی کە لە 9 ژمارە پێک هاتبێت زۆر ئاسانترە. دووشت جیاوازن، یەکێک ژمارەیە و دووەم ئەوەیە کە لە بنەڕەتدا هێڵی گەرمی تەلەفۆنی خۆپاراستن لە خۆکوشتن بوو. لە ئێستادا ئەو هێڵە لەگەڵ هەموو مەسەلەکانی پەیوەستن بە نیگەرانیەکانی تەندروستی دەرونی بەستراوەتەوە. لە کۆلۆرادۆ بەرپرسانی تەندروستی دەرونی بودجەی خزمەتگوزاریە نوێیەکە بە پارەی فیدرالی دابین دەکەن کە پەیوەستە بە لایەنەکانی تەندروستی دەرونی ئاکامی ڤایرۆسی کۆڕۆنا و هەروەها بەرزبوونەوەی پارەی ماگانەی تەلەفۆن. من بۆ پتر لە 25 ساڵ لە بواری قەیراندا کارم کردووە. ئەمەش ئاستێکی بێپێشینە شێوازی وەبەرهێنانە و بێکێشەیە و هیچ پارەش لەسەر ئەوانەی تەلەفۆن دەکەن ناکەوێت. دەشتوانیت ناسنامەی خۆت ئاشکران نەکەیت و دەشتوانیت بۆ چەندان جار کە پێویست بکات تەلەفۆن بکەیت و بە باشی وەڵام دەدرێتەوە. کاتێک کەسێک لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەلەفۆن بۆ 988 دەکات ڕاوێژکارێکی بە ئەزموون گوێ دەگرێت بۆ ئەوەی یارمەتی بدات. ڕاوێژکار ئێرگ جەیکبسن دەڵێت تەلەفۆنەکانی بۆمان دەکرێن مەسەلەکانی کێشەی خۆکوشتن هەتا دەگاتە ئەوانەی دووچاری خەمۆکی و دڵەڕاوکێ بوونەتەوە لە خۆ دەگرێت. من بەشداری لەم کارەدا دەکەم چونکە زۆر کاریگەری هەیە. چۆن بتوانیت سەرسوودا لەگەڵ کەسێک بکەیتەوەی تووشی ناخۆشترین ڕۆژی ژیانی بووە. منیش بە پێدانی زانیاری زۆر بنەڕەتی پێی و هاوسۆزی و گوێگرتن لێی. بەو کارە دەشێت تۆ بتوانیت ئاڕاستی ژیانی کەسێکی دیکە بگۆڕیت. ئەرگ جەیکبسن دەڵێت سەرەتا هەوڵ دەدەم لەو کەسەی تەلەفۆنەکە دەکات تێبگەم. جا تەنانەت ئەگەر کەسێکی 7 ساڵان بێت کە بڵێت ئامادەیە یەک شوشە حەب قوت بدات. قسە لەگەڵ کەسەکەدا دەکەم و گوێ لە بەسەراتەکەی دەگرم و بەهێمنی سارتی دەکەمەوە. دوای 20 خولەک لە قسەکردن لەگەڵیدا کەسەکە لە هەوڵی ئەنجامدانی کارەکەی پاشکەس دەبێتەوە یان هەمان ئەوەی تەلەفۆنی کردبوو. 2 ڕۆژ دواتر تەلەفۆن دەکاتەوە دەڵێت من نازانم پێشتر لەگەڵ کێ لەگەڵ ئێوە بە تەلەفۆن قسەم کرد بەڵام ئەو کەسە ژیانی ڕزگار کردم. کاربەدەستانی تەندروستی دەرونی دەڵێن زیادبوون لە ژمارەی ئەوانەی تەلەفۆن دەکەن بریتین لەو منداڵانەی باوانیان ئالوودەی ئەلکەهۆڵ بوون و هەروەها ئەو کەسانەی بەهۆی لە دەستدانی کەسێکی خۆشەویستیان دووچاری نەخۆشی خەمۆکی و دڵڕاوکێ بوون. بۆ سڤیتلانە برستنیسکا لە دێنڤەر کۆلۆرادۆ سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.